گرنگە بەوە پێشوازی لە مانگی ڕەمەزانکەین بە تەوبەیەکی ڕاستگۆیی. ئینسانێک تاوانی زۆری کردووە، مەویست نەبێت لە ڕەحمەتی خوای پەروەردگار جەلە جەلالوو، مەویست بوون لە ڕەحمەتی خوا کاری مسلمانان نییە. ئینسان نابێت لە ڕەحمی خوا مەویست بێت. قل يا عبادي الذين أسرفوا على أنفسكم لا تقنطوا من رحمة الله. أي محمد بيان بڵێ ئەو کەسانی تاوانیان کردووە، تاوانی زۆریان کردووە، با مەویست نەبن لە ڕەحمی خوا. ئەم مانگی ڕەمەزانە مانگی گەڕانەوەیە، مانگی پەشیمان بوونەوەیە، مانگی ئەوەیە کە ئینسان تەوبە بکات با تاوانەکان هەرچەندە زۆر بێت. يا ابن آدم لو بلغت ذنوبك عنان السماء ثم استغفرتني غفرت لك ولا أبالي. خواهی پەروەردگار لە حەدیثی قودسیە فەرمێ ئەی بەنی ئادەم ئەگەر تاوانەکانت ئەوەندە زۆرە، ئەو بەرابەڕێزەی کە ئەڵێ وەڵی من ئەوەندە تاوانم کردووە بەڕاستی خۆم لە ڕووم نایە بە ڕۆژوو بم کە شەیتان ئەمەی بۆ دروستەکە. ئەو خوشکە بەڕێزەی ئەڵێ ئەوەندە تاوانم کردووە خۆم قێز لە خۆمەکەمەوە، تاوانم زۆر زۆرە، گوناهم زۆر زۆرە، لە ڕووم نایە بە ڕۆژوو بم، لە ڕووم نایە ڕوو لە خوای پەروەردگار بکەم. خوای پەروەردگار جەلە جەلالوو لە حەدیثێکی قودسیدا پێیانە فەرمێ لو بلغت ذنوبك عنان السماء، يعني ئەوەندە تاوانت کرد بێت، ئەم تاوانانە هەمووی نووسی بێتەوە، ئەوەندە زۆر بێ حتا ئاسمان بگرێتەوە، يعني ئەم وەرەقانە هەمووی نووسی بێت تاوانەکانت، حتا ئاسمانەکان بگرێتەوە، ئەوەندە زۆر بێ. ثم استغفرتني، پاشان داوای لێ خۆشبوون لە من بکەی، غەفەرت لەکە وەلا ئوبالی، ئەوە من لێت خۆشە بم، هیچ لە موڵکی خوای تەعالاش کەم ناکات. بۆیە بەڕاستی مانگی ڕەمەزان مانگی تەوبەیە، مانگی گەڕانەوەیە، مانگی پەشیمانیە، مانگی ئاشتبوونەوەی لەگەڵ خوای پەروەردگارە، مانگی ئاشتبوونەوەی لەگەڵ خەڵقی خوای پەروەردگارە. بە ئومێدی ئەوەی ئێمە بەم ڕوحە، بەم نەفسیەتە، بەم شێوازە بتوانین پێشوازی لە میوانێکی خۆشەویست بکەین، ئەو میوانەی کە پێغەمبەران پێشوازیان لێ کردووە، ئەو میوانەی کە کاتێک کۆتایی پێهاتوو گەڕایەوە بۆ ئەوەی شکایەتی خۆی نەباتە لای خوای پەروەردگار کە بەندەکانی تۆ ڕێزیان لە من نەگردووە، بەندەکانی تۆ لەم مانگی ڕەمەزانەدا نەیانتوانێت ئیستیفادە لە من بکەن. با هەوڵ دەین ئەم مانگی ڕەمەزانە بکەینە مانگی گەڕانەوەمان بۆ لای خوای پەروەردگار، بکەینە مانگی پەشیمانی و داوا و نزاکانمان بەرزکەینەوە بۆ دەرگای ڕەحمەتی خوای پەروەردگار. داوا بکەین خوای تەعالا دەرگاکانی ئاسمانمان بەسەردا بکەیتەوە، ڕەحمەتی خۆتمان بۆ ببارێنی، دەرگای ماڵەکانی خۆتت لێ داخستوین بەسەرمانە بیکەیتەوە، دوعا بکەین بپاڕێنەوە لەعەلە خوای پەروەردگار لەو کەسانەمان حسێب بکە کە لە مانگی ڕەمەزاندا لێیان خۆشە بێ.